ئەمە کۆبوونەوەیەکی زۆر باش و بە سوودمان هەبوو و بچوون و تێگەیشتن و تێڕوانینی خۆمان لەسەر کۆی ئەو بەرنامانەی لە ناوچەکەدا هەن هەردوو لامان قسەمان لەسەری کرد. زۆر دڵخۆشین بەوەی کە بینیمان پشتیوانیەکی زۆر هەیە لەلایەن ئەمریکاوە بۆ خەڵکی کوردستان و هەروەها بۆ ئەو پرۆسەی کە پێمان وایە لە بەرژەوەندی هەموو کوردستان و هەموو خەڵکی عێراقدا دەبێت. کۆبوونەوەیەکی سەرکەوتومان هەبووە، بێگومان داوەتشمان کردووە کە بێ سەردانمان بکە، ئەویش بۆ خۆی دەمێنێتەوە و بەرنامەکەی خۆیە و دەتوانێت بڕیار بدات لە چ کاتێکدا. بێگومان کردنەوەی کۆنسۆلخانە و هاتنی زیاتری بەرپرسانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان ڕنگدانەوەیەکی ئەرێنی دەبێت و ئەم بچوونانەی کە دەشی بیستین لە بەغدا و ئەو تەسریحاتانەی کە دەدرێ وەدارم هەمویان لە بەرژەوەندی خەڵکی عێراق بیری لێ بکرێتەوە و تاکو نەرمی زیاتر بنوێنن زیاتر دەبێنن کە ئەو هەوڵ و کوششەی کە ئێمە دەیدەین لە بەرژەوەندی هەموو وڵاتەکەیدایە. It went very well. ئێمە پێمان خۆشە لە زووترین کاتە کە بەداخەوە تاکو ئێستا زۆریشی پێچووە، بەڵام ئەم حکوومەتە پێک بێ کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا دەبێت.